سیمبل بوون ئەوە نییە هەر کەسە بدەیتن هەڵ پەیدا بوونە بە برادەرایەتی یان بە میزات کۆمەڵێک کەس ئەوە هونەرمەندە ئەوە ئەدیبە یان ئەوە سیاسەت دەکاتە سیمبل. سیمبل بوون ئەوەیە کە تۆ لە پرۆسەیەکی مێژووی ڕۆڵت گرنگ ببینی و جوانێک لە ناو کۆمەلگا فرە بدەیت. ئیتر هەموو نەوعەک دەگرێتەوە حتا ئەوان وەزان بەس هونەرمەندە یان ئەدیبە یان سیاسی نەخێر دەکرێت ئاژەڵ دۆستە چیش بی ژینگە دۆستە چیش بی یعنی هەموو ئەوانە دەگرێتەوە کورە هەتا شێتێک کە جوانیکی بەراعەت بوونە ناو کۆمەلگا پیشاندا. بە هەر حاڵ بینە سەر ئەوە لە پەنجاکان 53 کۆمەڵێک کەسایەتی هەبوونە بەر منە شێخ هەشەل مام ڕەحمان مەحموود ئەدۆ مەسەڵەن ڕێبەرایەتی شۆڕشی 53 جوتیارانیان کرد هەتا ئەو دروشمە هەبووە بژیگەل هێزیگەل مام ڕەحمان و شێخ هەشەل یعنی ئەوانە لە 53 دژی ستەمی چینایەتی وەستاونەوە و جیرانەوە جەستەیان قەشقەش کرایە خوێی پێداگرایە بەراعەتیان نەدایە. من شێخ هەشەلم دیت یعنی چەند مرۆڤێکی گەورە بوو بڕواو کە بە پیری خانێکی خۆی هەبوو تابیا هاوڕێکانی خۆی تەبەڕۆی کرد. ئەو ڕۆحیەتە لە چێ کە بەو ئیرادەوە دەچیت لەگە خەڵکانێک کە ئیبداعی قورجی هەیە ئیبداعی شعری هەیە ئیبداعی تێکستە چێ بەس ببێ هیچ قوربانی دابنێ. کاکە گەنجێکی وەکو شێروانی لە چێ لە 5-6 ساڵەوە ژیانی خۆی خستە زیندان لەگەر ئەوەی نووسەرێک یان شاعیرێک ئیبداع چیرۆ دێ گۆرانێ چیرۆ دێ با قوربان ئەوە دووشتی زۆر لێک دیارە ئەوەش جوانە ئەوەش جوانێکی ناوکۆ بە تایبەتی ئەگە شعر و تێکستەکانی و هونەرەکەی لە خزمەتی ئەوە دێ. من چ لەش هونەرمەندێکی هەولێری بکەم ڕەمزی هەولێری 35 ساڵە جورئەتی نەبی سرودێک لەسەر ئازاری شارەکەی بڵێ چی لێ بکەی چ لە تێکست نووسێک بکەی کە لە ڕبواری ڕێزمانی لە لووتکەدا بێتن بەڵام لە ئەو تێکستی لە خزمەتی فاشزمی ڕاستی برم ئەوەی ستەمی پارتی دابنیان یەکێکی دابنێت قوربانیەک دامنێ لە بۆ ئەو دوو شەقی لێ نەدرێت دوو مۆڕەی لێ نەکرێت خەڵکێکیش ئەوە بەڕێزان بۆیە هەموو ئەوانەی لەو ڕۆژە دیتن بەنمونە مەسەڵەن تۆ چێخوا سێوەیەک دەبینی لە 50کان و 60کان دەچ تەحەدای ئاغاکانی ببوورە عەرەب دەکاتم لێ ناگەڕێ گوندەکەی داژیر بکرێ قیادەی گوندێک دەکات دەیان گوندی عەرەب ڕاو دەنێتن ستەمیان لێ نەکرێ خەزە باوەیەک دەبینی لە شەهید دەبی خوێن دادەنێ سەردەش عوسمانە گەنجێکی یاخی لە هەولێر دەبینی مامۆستا وشارێک مامۆستا جیهانێک شەهید دەبنانە هەموو لەسەر خوێن دادەنێ خوێن عمری یەک جار دەژی دە شەهید دەبیتن لە پێناوی باوەڕێکدا. ئەوە لە چی و نووسەرێکی هەڵپەرست و ترسنۆ کە سەد ئەو بەر و ئەو بەردەکە بە هەر ئیبداعی لە نووسین و تێکستە بی دیارە ئەوەش باشە ینی کەس ناتوانێت بەڵام پێویست ناکە ئەوانە ببەنە مەرتەبەی سەرەوە ئەوە بکەیە سیمبۆل یان دوو هونەرمەند کەسی 5 ساڵی ئامادە نەبی دەسە یەک ئازاری ئەوی کاکە شعرت لۆ نایە کاکە ئیبداعت لۆ نایە کاکە هونەرێک نەکو دوو تێکست بنووسە دوو قسە بکە لەسەر ئازاری شارەکەت یعنی چ هەولێریەکی چ سلێمانێکی بەڕێزان لەسەر مەسەڵەن ئێستا پێدا هێمن و هەژار کورە برا ڕۆخۆ ئەو هەژارە ئەڵێ زۆر بەتوانەتر بە لە هێمن کورە ئەحمەد قایە و ئیبراهیم تاتی ساس کورە هەتا لەگە ئەو شڤانش کە دوای ئەوەی ئەو کەسێ تێمان ناسی چەندە کەسێکی پولەچی و هەڵپەرست و پەتپەتێنە لەگەر ئەحمەد قایە کە خاوەن پرەنسیب و شۆڕشێک بوو یا مازگۆنایەک کورە کاچ خۆم وەرە جەمیل ڕەنجبەرێک لە شاخ شەهید دەبی زۆر دەسێتە شاخ شەهید دەبێ ئەوە شاعیرە لای من ئەوە سیمبولی هەولێرە تۆ کۆمەڵێک ڕەمزی ئە سەربازی هەنە مەسەڵەن شەهید کۆچەر داستانێکی قەرەمانێتی شەهید دەبی سەردار دەیان سەردار سەعید سۆفی هەبوو لەو هەولێر ئەوانە لە چی و کەسە چشم لە بۆ من لە ناو شاری لەگە بەعز بووە و تێکستەکی گەورەی هەبووە و ئەدەبەکی هەبووە ئەوەش جێی باشە جێی دڵخۆشێکە بەشێک لە فەرهەنگی کوردی و ئەدەبی بەڵام کاکاوە لە چی یەکێک لە بۆ من لە ئەوروپای 56 ساڵدا دەنیشی بەس ئامادە نەبی دوو سەرما و گەرمای ببینی دوو قوربانیدان ببینێ دوو شەقی لێ بدرێتن دوو هەڕەشەی کوشتی لێ بکرێت لە چاو خەڵکە هەموو ژیانی لە ناو ڕیسکدا بباتە سەر نقطەی من لەوەدایە بەڕێزان نقطەی من لەوەدایە ینی گوناح جەمال حەیدەریەک کەس کە لەو هەولێرە خوێنی لە پێناوی پێشکەوتنی کۆمەڵایەتی دانایە و لەگەر کەسێک کە هیچ قوربانی دانەنایە بین هەردووش سیمبولە وەکو یەک ئاستا
سیمبل بوون ئەوەیە دەبی لە ڕووداوە شمێژووی ڕۆڵشی گرنگ ببینی و جوانێک فێرە قوربانیەکە دانەکان بکەیت. ئەوەش مەرج نییە، ینی مەسەن کاروان عوسمانی هونەرمەند کاچ خۆم شۆڕشەشی کردیە لە ناو گۆرانی کوردی بە وجدان بڵێن ئێ بەس کاکە چوو وەکو داعشێک نزیکترین هاوڕێی خۆی کوشت لەگە کۆمەڵێک برادری، بەس کاکە قمقم دەتوانم قادر کابان بە ڕەمزتا بنێم، ڕەمزەکی گەورەی کە ئەو کابرایە هونەرێکی وا ڕەسەن خوێنیشی لەسەدانە. بەهەرحاڵ مرۆڤ ناکرێت بە میزاج و زەوق بە کەیف خۆی کەسێک بگاتە سیمبۆل، ئەبێ ڕووداوێکی مێژووی گەورەی چرکە ساتێکە بیت تا بتواندرێ گەنج لاسایی بکاتەوە. هەر لەبەر هەندێک ئەوەندەی ئەحمەد قایە بەرزە بەنمونە، ئەوەندەی قادر کابان بەرزە، ئەوەندەی حەمەدەزا بەرزە، کاچ خۆم دەیان هونەرمەندی تکایە بەرز نییە.